بسم الله الرحمن الرحيم. عزیزان خۆشەویستان لە باسی خەڵات و دیاری لە فەرمودەی 122 گەیشتینەوە خزمەتان کە فەرمودەکە بەڕاستی زۆر بە قێزەوەنی باسی سیفەت و ڕەوشتێکمان بۆ دەکات. ئەفەرمێ العائد في هبته كالكلب يقيء ثم يعود في قيئه. ئەو کەسەی کەوا لە شتێکی بەخشیوە و لەو بەخشینە ئەگەڕێتەوە وەکو ئەوە وایە دوو لە ڕوویەوە سەگێک برشێتەوە و ڕشانەوەکەی خۆی جارێکی تر بخواتەوە کە ئەمە لە ڕاستیدا فقی ئەم فەرمودەیە کۆمەڵشتی زۆر گەورەی تیا بەدیەکرێ. یەکەم ناشیرنی قێزەوەنی پەشیمان بوونەوە لە شتێک کە شتێکت بەخشیوە هیبەیەکت داوە بە کەسێک لێی پەشیمان بیتەوە کە ئەمە لە خۆیدا سیفەتێکی زۆر ناشیرنە. دووهەم لە فقی ئەم فەرمودەیە پارێزگاری لە کەسێتی خۆت. هەر کەسێک پەشیمان ئەبێتەوە لە هەر شتێک بە ئەندازەی پەشیمان بوونەوەکەی زەرە لە شخصێت و کەسێتیەدات، چونکە سەیری ئەو تەشبیه بکە. بۆیە پاراستنی کەسێت و شخصێت یەکێک لەوانە بە پەشیمان نەبوونەوە لە هەر بڕیارێک لە هەر دیارەک لە هەر کارێک دەیکات. خاڵی سێهەم فقی سێهەم دووربوون لە ڕاڕایی و دوودڵی. ئەوە لە نەتیجەی دوودڵی و ڕاڕاییەوە پەشیمانە بیتەوە، بڵێ باشم کردێ بڵێ خراپم کرد بێ. بۆیە ڕاڕایی و دوودڵی سیفەتێکی ناشیرنە کە لەگەڵم سیفەتە ناشیرنەیە یەکانگیر ئەبێتەوە. فقی چوارەم ناڕاستی لەگەڵ بەرانبەر، ناڕاستکردن لەگەڵ بەرامبەر. تۆ شتێکت پێبەخشیوە و ڕاستێکی خۆت و خۆشەویستێکی خۆت و هەدیەیەکی خۆت داوە فڵان کەس، ئەمە لە ڕاستیە کاتێ ئەمە نابیتە سەر نیشانەی ئەوەیە کە ناڕاستیەکت ئەنجام داوە. بۆیە سیفەتی ناڕاستیش سیفەتێکی ناشیرنە وەکو ئەم تەشبیهەی کە لە فەرمودەکەیە هاتووە. فقی پێنجەم و کۆتایی بەڕاستی ئەو تەشبیهە زۆر قێزەونە بۆ ئەوەی کە هەموو ئەو کار و بەخشانەی کە ئینسان ئەیکات بۆ ئەوەی لێی پەشیمان نەبێتەوە بەردەوام ئەم تەشبیهە ناشیرنە کە هەر خۆی لە خۆیدا سەگ پیسە، ڕشانەوە پیسە، خواردنەوەی پیسە، کەواتە لە بەرامبەر هەموو سیفەتێکی جوان و پەشیمان بوونەوە لە هەموو سیفەتێکی جوان ئاوە تەشبیهی ناشیرن هەیە، کەواتە دەلیلە لەسەر گرنگی و گەورەیەتی هیبە و خراپێتی پەشیمان بوونەوە. خی گەورە هەموو بەخشەکانی خۆیمان بۆ زیاد کە و هیوام ئەوە بێش ئێمەش بەخشەکانمان لێی پەشیمان نەبینەوە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.